بنرین هجا جاره کدن بخیرات نوا دکم دخلک کنو ج برنامه هفترنگ هیوی دارم گو تندرستیا و توا باش به و سال 2022 لو توا پیروز به سال که آشتیانه و بخیرو خوشی به ام بردوامیا گرا خودنا بخت چاندو هنر رنگین دکن ام بری خودن باجاری قامشتو لوی ده گروپ شانو یا آفرینر هیوی ج کامپاشابا شانو یک بناوی پینه پیشکش کرن و دخستن گو اف شانو هان ببن هریما کردستان عراقی لیبلی جبر روشا گرتنا سینوری فیش خابوری نکاری بون در باسبانا که بفدور بری خو بدن وی راپورتی. کوما آفرینرین هیوی شانویا پرسپان آنگو پینه لسر دکا باجار قامشلو و دناوا جمواری ویده لیستنو پیشاندان. شانوگرین عفرینی پرووین خو آمدکارین شانوی لپناگاه شهبه حاضر کربون. در هنر پرسپان محیدین ارسلان لسر مجارین کوشانو دگراناف خواه آخفی. ما گلک جاراجی گو آخ زمان چند او بخوا دایکن و دایکن بلی ما نابین دایکن ما و خواندن که بو کو ام آخه برندن گو ام چانده برندن او چه که هری راست کول هرول همبر تانگو توپام برخود ده او جید هندر کامپین مدا یه گل شهبای ام جبونه بشدار و تماشاوان شانویا گروک دیار کرن کو پیشاندان آویل دورین جدا در فتکه گرینگه کو نامه شانوی وره پارو کرن. بخواد دوره دا دوره من مشهدی غرق بخواد دوره من ثابته ام پر دورا دبن بخواد ورد دبم زاروک ام شکلی ساعه چه دکن جا که مشهدی غرق هیا بخواد براستی هوا جاره دویم ام وشانویل دار دخن براستی گلک خاش بو و ام کیف خاش نمهاتنا قاموشله حياة قصة وكوا بهشمندي درامن هبل ين وكما وهردم شام وميرمن اف شانو ددم مینا هذا پرگرینگن کو بری ملت بدن راستی بری ملت بدن چاره سرکرن اپ پرسکریکان و اما به حوجه شانو نکو شانو کاری به بری ملت بدی ریاراست و اما دوی هیوی دانه کو شانو دکاره پرسکریکن جواکی بین زمان و هم بده چاره کرن. هر وها بریار بو کو گروپا شانوی در باسی هریما کردستانی بویا دا کو بجداری مهریجانا کرکوک یا شانوی ببن لگرتنا دریه سیمالکا جرابو آستنگ. اف شانو نتنه القامش لوبا اف شانو دچو فستیوالا کرکوکی شانوی اف سبا ال کرکوکی وری و شاندن برای کسی نویزیونه که ما خواسته بو کو ام پیگینن ور جبر کو ایشه که مگو ام وک کچبرن عفرین الشهبای ما جخورا همو جورای هنره وقت چک دیه گو ام پیدنگی سر دو زامت چه بو ام بهجین چیش که افجیان پیدنگولال هجای گوتنه کوشانویا پرسپام پینه دمها بوریده لکوبانی جی ده فستیوال آرین کزین آشتیه ده هاتبو پیشاندان نوروز را شو دنگê Amerîka. هنرمندا کرد لیلا خان به چند سالا دوری هنری کتبو لیبلی جارک دن وگریا و دخوازه گو رنگکی نو به دسترانا خواه او به آوایکی بالکیش سترانی خواه پیشکش بکه جه المانیا حطانی و ایران شهری دخوازه گو کلیپین تایبت به شونا با پیرین خواه با آفرین او درست بکه نهاجی لیلا میوانا برنامه هفترنگه. هنرمند لیلا خان گلک سپاس بو بشداری بوناته برنامه هفترنگ.
Spas dikim Birêz Lokman ve slav dikim ji dil û can. Ez spasiya we dikim da ku we min beşdarî bernama xwe kir, we min dawet kir, her hevin. gelek spas. Em jî şehnaz bûn bi dîtina te li ser ekrana Dengê Amerîka û bernama heftreng. Dixwazim pêşî werim ser ev serdana te niha tişûyî welê tê tişûyê Wêran şerê ciyê bapîrê te ji bo gotê hinek berhem li wê de biafirîn û çê bike. Çûna te hinekî behsa wê bik. Ev demekê ji demek dûm û dirêj til Almanya dimîne lê tê carcana derwê de ji bo gotê hinek klîpê xwe bikişîne çima û ji bo çi û tê çil pêşa te heyî ji bo berhemên nû. Belê. Rast e beriya her tiştî min mixabin gelek sal navberda karê hunera xwe min mixabin zêdeyî 6 salan mirawestan dîbû. Lê Birêz Lokman min dema ku min ev berhema xwe derxistî bû ê ku bi navê stranên dilê min me kedek gelek mezin dabû. Stranên klasîk di nava berhema min de ye. Min xwest ku ez wan stranan bikim klîp û bi vî rengî em şanêgelê xwe bidin. û ew stranên ku di nava berhemê de taybet rengîniya welatê min lazim bû, girîng bû. Ji bo wê yekî min xwest ez taybet li welatê xwe ser axa bav û kalan klîbên xweş û rengîn û dîrokî li gor stranên xwe bikişînim û pêşkêşî we bikim. Belê. Ji bo alîkariya klîpekê ji bo hunermendekê em dizanin ku hunermendê Kurda gelek cara serê xwe dikin kesek piştawan nagire zor û zehmetiya çêkirina afirandina klîpekê yan jî albomekê yan jî stranekê. Ji bo te çawa ew birêve diçe? Em bêjin kesek heyî alîkariyê dike, kesek heyî piştgiriya te dike ya te bi serê xwe dike ev kar û ev xebatên li ser him strana hem jî klîpê. Belê. Taybet ji xwe mamostayê hêja mamoste şvanperwer destpêka kara hunera xwe gava ku min bi profesyonelî dest pê kir keda mamoste şvanperwer gelek heye di berhema min di war û barê karê hunera min. Min alîkariya mamoste şvanperwer gelek dît, keda wî gelek dît. Herwiha bi vî awî jî ez dixwazim gelek spasiya xwe bikim ji dil û can ji mamoste şvanperwer re. Herwiha Birêz Hakan Akay aranjörê min, prodüktörê min gelek mirovek hêja ye. Ew jî her gav û her dem piştgiriya min kir. Bi min bawer bûn min alîkariya her du şexsan ku êv ku bi qîmet bi rastî gelek kedek me zindan û alîkariya min kir. Ji wî alî ez bi şansim lê ez zanim ku çawa bêjim ez zanim ku ne karekî hêsanî ye mirov klîbek çêke an berhemek albûmek çêke. Lê ez wî alî şans bûm ku şexsiyetên wek mamoste şvanperwer û Birêz Hakan Akay alîkariya min kirin. Bi wî hawî ji bo min gelek hêsanî bû ku ez berdewam bikim. Belê ji bo belavkirina klîpa Leyla Xan yan jî stran yani tu çawa kare bela bike di nav yani em bêjin ser internetê jî yan ji bo firotin û belavkirina wê di nav bazarê de ta got kare bi sûdakê jê wergere yani çawa dibe kes heyî alîkariya wî tiştî dike? Belê. Ew parvekirin û belavkirin di destê firmayê de ye ji aliyê pel rekordê berhema min hate amadekirin. Ew jî piştgiriya min kirin. Spasiya xwe ji vî alî jî ez ji bo malbata pel rekordê jî dikim. Taybet belavkirin ji aliyê firmayê hate çêkirin Birêz Lokman. Hunermend Leyla Xan gelek spas bo beşdarîbûna te bernama me. Spas.
بینەرên hêja nihan berê xwe din bajarê Helepça li wê de rêxistina CDO û rêxistina gencên bajarê Helepça projek li darxistinê dago pirtûkan bi belaşî radestî gel bikin, dago sûdakê jê bigirin û geşepêdana xwendinê jî li wî bajarî zêde bikin. Ka hevdûr berê xwe bidin raporta peyamêrê me Ferhan Hewramanî. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO و سەنتەری چالاکی گەشەپێدانی لاوانی هەڵەبجە لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی ژمارەیەکی فراوان لە نووسەران و خوێنەران 6 پەرتووکی چەند بوارێکی جیاوازی بێ بەرامبەر بەخشیە خوێنەرانی هەڵەبجە و بڵاویشی کردنەوە. سەرەتا پاکێجی 6 کتێب بەیەکەوە کە لە 2100 لاپەڕە پێک هاتووە پێشکەش بە خوێنەر دەکرێت، پێویستە خوێنەر خوێنێتەوە. ئامانجی ئێمە ئەوەیە کە کۆمەڵگا بخوێنێتەوە، کللتوری خوێندنەوە ڕۆبچێتە ناو کۆمەڵگەی کوردیەوە. بەڕاستی کتێبێکە وەرئەگیرێت یا کتێبێک بە مەبلەغێک پارە لە بازار دەکڕێت، مەرج نییە بڕاتە ماڵەوە و ڕەفەی کتێبخانەکانی پێدەوڵەمەند بکرێت. مەراسیمەکە لەگەڵ ئەوەی بۆ ناساندنی پەرتووکەکان بوو، بەڵام ئامادەبوونی ژمارەیەکی فراوان لە خوێنەران و سیمای هۆڵەکە پرۆشی خوێنەرانی کتێبی لەم دۆخەی ئێستادا خستە ڕوو. گرنگە بۆ ئێمەی خوێنەر کە زۆر کات لە نزیکەوە نازانانی ئایدای نووسەرەکە لە پشت ئەم نووسینەوە چییە. ئەمڕۆ کاگاڕان بامۆکی و کاگمەریوان خەرەداخی بەر لە بەخشینی کتێبەکان ڕووکردنەوەیان بە سەرجەم بەشداربوانی کۆڕەکە بەخشی و ئەم کتێبانی کە ئەمڕۆ ئێمە پێیان ئاشنابی تەنها کتێبانێکی سادەی خۆشەویستی نین بگرە لەناو خودی کتێبەکانە کۆمەڵە چەمکی فەلسەفی قوڵ و بە بیرێکی کوردەواریانە تا ڕێژراوە بەبێ بەرامبەر دابش کرا بەسەر ئەو کەسانەی کە خوێنەوارن، چونکە لێ ئێستادا بارودۆخی خەڵک لە ڕووی مادیەوە لەوانەیە توانایەکی تەواوی نەبێ، بەڵام گرنگ بوو کە 6 کتێب بەسەر یەکەوە بدرێتەوە خوێنەرانە بە هیوایی ئەوەین ئەو جۆرە چالاکیانە بەردەوامیانە بێت. نووسەرانی پەرتووکەکان ئاماژیان بەوە کرد گرنگە خوێنەران و نووسەران هەمیشە لە کاتی بڵاوکردنەوەی پەرتووکەکاندا یەکتری ببین و گفتوگۆ بکەن. خوێنەرانیش ئەم هەنگاوە بە گرنگ دەبینن. ئەم کتێبی کاکسیڤان شەمزێنی کە ناوی خۆشەویستی لە سەردەمی شەرپەنجەدایە ساڵانی ڕابردوو بڵاوی کردوەوە، ئێستاش خۆشبەختی چاپی دوین بڵاو بۆتەوە. ئەم کتێبە 20 بریتە لە 20 مەنەلۆک و ئەم 20 مەنەلۆگە گفتوگۆی ناوەی مرۆڤ خۆیەتی و هەموو ئەو دەقە فەلسەفیانەی و هەموو ئەم چەمکە فەلسەفیانەی هێناوە لە خزمەت چەمکی خۆشەویستیدا دایناوەتەوە و ئەوێ ئایدۆلۆژیەکی نوێ و ئیدیایەکی نوێ و دیدگایەکی نوێ و ئایدیایەکی نوێ بۆ ئێمەی کورد بێنێتە کایەوە کە ئایدای خۆشەویستیە و کتێبەکەی منیش شیکاری ئەم کتێبەیە خۆی لە 606 لاپەڕە دەبینێتەوە. ینی من گەنجوە بینم پڕە لە هەیەجان پڕە لە ئەنگیزە بۆ ئەوەی کتێب بخوێنێتەوە یا گەنج هەیە حەزەکە مەسەلەن ئەوەی کە خوێندیەوە دەستکا بنووسین بەڵام پاڵنەرێکی نییە. ئەمی کەم قوڕانە ساز دەکرێت بۆ ئەم نووسەرانە کە تێکەڵ ینی بەرکەوتنێکیان لەگەڵا دروستە بێت بۆ خوێنەر ئەکرێ ینی ئەم گەنجە لە ڕێگەیەوە بتوانێت سوود لە وتەکانی ئەو نووسەرە وەربگرێەوە بۆ ئەوەی کە خۆی نووسی یان دەستکا بنووسین یەک و دوش بتوانێت بەبێ بەرامبەر ئەو کتێبە وەربگرێت. لە پارێزگای هەڵەبجە مەراسیمە ڕووناکبیریەکان بەگشتی و بڵاوکردنەوەی کتێبی نووسەران بە تایبەتی مەودایەکی فراوانی چالاکیە ڕووناکبیریەکانی ساڵی 2021 داگیر کردووە. لەگەڵ بڵاوبوونەوەی کتێبەکاندا بووەتە نەرید خوێنەران بە واژۆی نووسەرەکانەوە کتێبەکان وەردەگرن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بینەرên hêja her em li herêma Kurdistanê dibînin û diçin bajarê Kifrî li wê de projek bi navê Jîngeh Cîhanê li dar ket got beşekî jê mûzîk û şêwekarî li dar ketibû. Dilşad Enwer jî serdana wê kir û ev rapor ji bo me amade kiriye. پرۆژەی هونەری ژینگە ژیانە کە لەلایەن ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕۆشنبیری و گروپی کیژانی کفری لە شاری کفری ئەنجامدرا. لە فیستیڤاڵەکەدا 30 هونەرمەند بەشداریان کرد. بەشێک لە هونەرمەندەکان خەڵکی کوردستانی ئێران بوون. بە ئەنجامدانی کۆنسێرت هونەریان کردە قەڵغانی پاراستنی ژینگە.
دیارە گەرمابەندی زیادبوونی ڕێژەی کاربۆنە لە نێو هەوادا ئەمەش بووە مەترسێکی گەورە بۆ سەر جیهان و ژیانی مرۆڤایەتی بەگشتی ئێمە ویستیمان لەم ڕوانگەیەوە هونەر تێکەڵ بە ژینگە بکەین کە 30 هونەرمەندی سەرجەم شارە جاجەکانی کوردستان بەشدارن لەم سمپۆزیۆمەدا تابلۆکان زیاتر تعبیر لە بابەتی ژینگە و پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی دەکەن کە مەترسێکی گەورەیە بۆ سەر ژیانی مرۆڤایەتی لە ئێستادا. گروپە هونەریەکان لە هۆڵی ڕۆشنبیری کفری کۆنسێرتەکەیان ئەنجامدا. بە گۆرانی و مۆسیقا سەرنجی بەشداربووانی کۆنسێرتەکەیان ڕاکێشا و گۆرانیەکانیش گوزارشتیان لە گرنگی سروش دەکرد. زۆر فستیڤالێکی خۆش بوو زۆر زۆریش تاموچێژێکی تایبەتی بوو بۆ من کە لە مێژ بوو بە هەر حاڵ بە خاتی ئەو کۆڕۆنا ئەو شرایطە ناخۆشە بەرنامە و بەشداریمان نەکرد بوو بەڵام ئەو بەرنامەیە بۆ من زۆر زۆر تایبەت بوو زۆر هەستێکی خۆشی هەبوو بەڕاستی. ئەبێ هەمیشە لەم فستیڤالگەلە ببێت چۆن مەخسوسان ژینگە و ژیان زۆر مهمە لەناو ژیانی ئینسانداوە ئێمە کە هونەرمەندین ئەزا ئەتوانین بە تەب زۆر مواسر بین لەوەی کە بتوانین بە مردم ئەمە بێژین کە ژینگە زۆر مهمە لەناو ژیانمانەوە ئەشێ حتمەن بیپارێزی. هونەرمەندانی بەشداربووی کۆنسێرتی ژینگە ژیانە جەختیان لەسەر گرنگی مۆسیقا دەکردەوە. کورد من هەست دەکەم عاشق موسیقان یعنی جارجار تستی کردم یه موسیقا هر ئامانجێژانە بەس موسیقا یعنی بینا نتوانم بیژێن بدون موسیقا و فەرهەنگ ناتوان بیژێن من بەسم ئەوەیە هەر هەبێ بەڵێ فستیڤالەکان زۆر بە مناڵەکان باشە من تۆ توانێت بۆ تەوزی ڕشتو بەڵێ مناڵ جۆگیری ئەمڕۆز ڕشتیم موسیقای بۆ چی بوو تا مردن بیرش ناچ تێگە چیە مەسە این مناسبەت بۆ هەڵا سەد بۆ ئاوە بۆ مناسبەی ملیە مەسەن سالی مثلا کوردەکان یادوارەی مثلا فلان کەس فلان شخص ئەوێ زۆر مهمە موسیقا هەبێ موسیقا نەبێ یعنی بەنظر من بەشی ژیان ئینسان ناقصە. بەشێکی تری پرۆژە هونەریەکە لەسەر بەنداوی باوەشاسوار ئەنجامدرا. کۆمەڵێک لە هونەرمەندان تابلۆکانیان لەسەر بەنداوەکە نمایش کرد. هەندێکی تریشان هەر لەوێ بەگڵ سەرقاڵی کاری هونەری بوون. ئەمانەوێ بە تابلۆیەک جوانی سروشت پیشان بین بۆ ئەوەی هەر کەسێک کە لە سروشت ئەڕوانێ بزانێت کە شتێکی جوانە سروشت تابلۆیەکی زۆر جوانە ئەگەر پیس نەکرێ ئەگەر دەستی تێوەرنەدرێ. کردنی هونەر بە قەڵغانی پاراستنی ژینگە لە کاتێکدایە. ناوچەکە گیرۆدەی دەست کەم ئاوی و وشکە ساڵی و پیسبوونی ژینگەیە. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا کفری. لێ باژارê Mosulê jî jimarek ji şagirtên sînema li ser filmekî kar dikin. Dixwazin got rengekî nû bidin vî bajarî piştî got hatibû wêrankirin. Ka bevdûrê berê xwe bidin vê raportê. Ev dîmen beşekin ji filmekî nû ku li nav gavlên bajarê Musula kevin tên tomarkirin. Kesên ku li ser kar dikin jî xwendekarin lê dibistana nû yan filman li bajarê ku berî çend salan bûbû bingeha rêxistina Daişê. Musul di sala 2014 de ji aliyê çekdarên Daişê ve hatibû dagîrkirin. Heta niha jî şûna desalatdariya Daиш ya hovane li seranserî bajêr diyar dike ku di nav de her tişt hate wêrankirin berî ku bajêr sala 2017 bêrizgar kirin. Her kevrekî li Mosulê çîrokek heye. Lewra fiyekene derbarê hatina bû vêrê pisyar ji xelkê ka çîroka wan çi ye? Ev yeke derbarê dîtina bi cavan e. Ema kî hunermendên em dixwazin digel hunermendan kombîn, da ku em fêr bibîn çawan afrandinê bigên, ev jî proseyek e. Bi hevkarî li gel Akademiya Musulê ya Hunerên Bedew, kompaniyeke sînemayî ya Belcîkî û Ajansa Netewên Yekbûyî ya Çandî UNESCO 19 xwendekaran bo cara yekê perwerde dikin ku filmên Kurd çêkin. We started in October of this year. Me cutmeyê dest pê kir. Pêşî bi dersên teyorî me dûra 20 xwendekar fêrî hemû aliyên çêkirina filman kirin. Wekî nivîsîna sînaryo, karanîna kamerayê û karanîna li gel deng û rengan. Di mehekê de me ev hemû têgehên teknîkî dan. Ev wekî kurseke zanyarî bû. Tê de xwendekar bilez hemû agahiyan werdigirin. Lê divê ez bibêjim ku ew baş fêr bûn.
بە ئاوایەکی gelek baş fêr bûn. Di nav çar mehan de dê xwendekarên vê korsê fêrî hemû tiştî derbarê çêkirina filman bibin û dê werin amadekirin ku çîroka bajarê xwe yê birîndar bi cîhanê re parve bikin. تقريبا صارت عندنا نها هەموو شیانên me hene ku em bixwe filman çê bikin. Piştî ew workshop bi dawî bibe, em ê bêguman komekê durist bikin û filman derbarê Mosulê çê bikin. Bi taybetî derbarê şerî û mirina xelkê û wêranbûna cihên xweş. Ev aktera ku birola bûkekê di vî filmî de dilîze, dibêje ku berî destpêkirina vê korsê wê ti ezmûn duwarê çêkirina filman de nebû. Berî kursa perwerdeyê min tiştek derbarê kamîrê netzanî. Lê ez fêr bûm çawa wê helgirim çawa tûmar bikim û cudahiya navbera wê negirtina li hindir û ji derve bizanim. Her wisa ez fêr bûm çawa dengî tûmar bikim çawa hunera ekteriyê bikim. Hêjaya gotneye ku xwendekarên vê korsê li ser neh kurte filman kar dikin ku biryar e li sibata 2022 li Mosulê werin nîşandan û paşê jî beşdarî festîvalên Ewropî bibin. Rêxistina UNESCO xweşnûsîna Îranî wekû beşekî ji hunera ya cîhanî danazkirin, keve dû rûberên xwe bidin vê raportê bê çawayê. نووسینی بە قەڵەمی قامیژ لەسەر ئەو لاپەڕە بریقەدارانە و بڵاوبوونەوەی بۆنی خۆشی ئەو جەوهرەی پێی دەنووسرێت مانایەکی تایبەتی بۆ خۆڵقاندنی هونەری ئێرانی نیشان دەدات. ئەو خۆشنووسانی ئێرانی کە خاوەن ئەو هونەرەن و پیتەکان بە شکەستە دەنووسن هێزێکی ئیلاهیان پێدەبەخشرێت و ئەو شێوە نووسینە هەر کەس بیبینێت پێی سەرسام دەبێت. خۆشنووسی فارسی ڕشەیەکی خۆڵی لە هونەر، مێژوو، ئەندازیاری و ئەدەبیاتی ئێرانەدا هەیە. غوڵامڕێزا سپێهری بەڕێوەبەری ئەنجومەنی خۆشنووسانی ئێرانە و لە لقی تاراندا کار دەکات. بیشترین آثار هنری زۆرترین بەرهەمی هونەری ئێمە کە نیشاندەری پلە و کەسایەتی ئێرانە هونەری خۆشنووسیە. ناتوانین سینەماکارمان لە پلەی ئەواندا هەبێت و نەشێوەکاری وەک ئەوانیشمان هەیە. بەڵکەم یەک دوو کەس هەبێت بەڵام لە جیهان کەس پێگەی خۆشنووسی ئێمە نییە. ئەم شێوە نووسینە کە لەسەر کتێبە کۆنەکان لەسەر شتومەکە دەستکردەکانیش دەبینرێت دەگەڕێتەوە بۆ سەردەمی کۆن و نیشان دەدات کە زۆر پێش ئیسلام ئەو هونەرە هەبوو. هەڵبەت خۆشنووسی شێوازی جۆرا و جۆریان هەیە، بەڵام هەرەبا و بەرچاوەکان نەستەعلیقی پێدەڵن کە لەلایەن ئوستادی خۆشنووسی ئێرانی میرعەلی تەورێزی لە چەرخی چاردەدا داهێنرا و ناوبانگی دەرکرد. غوڵامڕێزا جەخت دەکات کە ئەم هونەرە تایبەت بە ئێرانە. هەمیشان بەرەی ما بسیار حائزە ئەم خۆشنووسیە بۆ ئێمە زۆر گرنگە، واتە هونەری ئێمەیە. جیهانیش بیهەوێت ناتوانێت لە ئێمەی بسێنێت. لە دەرەوەی ئێران تەنانەت تورکیا و عەرەبەکان خەت دەنووسن، بەڵام هیچ کامیان وەکی ئێران نییە. ئەو لە ساڵی 1982 زاینیەوە فێرکردنی ئەو هونەرەی دەست پێ کرد و دەژڵێت حکوومەتی ئێران گرنگجێکی ئەو تۆی بە پێناسەی هونەرەکە نەداوە. در کشور ما لە وڵاتی ئێمە وەزارەتی کلتور و گەشەپێدان و ڕێنوێنی ئیسلامی هونەری پێناز نەکردووە. کاتێک هیچ وەزارەتخانەیەکمان نییە بیهەوێت پارێزگاری لە خۆشنووسی بکات کە یونسکۆ کارێکی ئاوای کردووە زۆر باشە. قوتابیانی ئەو ئەنجمەنە بە ئۆگرێکی زۆرەوە سەرنجدە دەنەکارەکەیان و ئەو قوتابیەش دەڵێ هونەرەکەی هونەری خۆشنووسی خۆش دەوێت و ڕێزیشی لێ دەگرێت. هەستێکی باشم هەیە و هەست بە ئارامی دەکەم کە دەتوانم ئەم هونەرە جوانە وێنا بکەم. هەستی دەرونی خۆم لەسەرم لاپەڕەیە بنووسم. زۆر خۆشحاڵم و هەست بە شانازی دەکەم. لە ڕابردوودا مافی فێربوونی خۆشنووسی بە تایبەتی بۆ بنەماڵەکانی پاشایەتی بوو. بەڵام ئەوڕۆتە گۆڕانی بەسەرداهات و ئەنجومەنی خۆشنووسانی ئێران لە ساڵ 1950 زاینی لەلایەن پسپۆرانەوە بە مەبەستی ڕەخساندنی هەل بۆ ئەو سونەتە بۆ هەموو کەس پێکات. هونەری خۆشنووسی بێجگە لە نووسینی ئاەتەکانی قورئان هەروەها بۆ نووسینی دوعاکان، نامەکان، شیعرەکان و ئەدەبیات بەڵکو لە بواری زانستی ئەستێرەناسی و زانستی گەردوون و زانستەکانی تریش کەڵکی لێوەرگیراوە. ئەگەر 30 ساڵانێکی زۆر پێش گرتنی ئێران ئەو خۆشنووسە لە وڵاتەدا هەبوو، بەڵام بوو بە کرەسەیەکی گرنگ بۆ نووسینی کتێبەکان لە بوارەکانی جۆرا جۆردا. ئەو ئەنجومەنە تەنیا لە تاران زیاتر لە 500 قوتابی هەیە. بینەرین هێژا لێ باژارێ ئۆرشەلیم قودسێ پێشنگەهێکی تایبەت ji 120 هونەرمەندên ê navdarî Rûsî ve hate vekirin, govana wekû mamoste di beşê hunerê de tên naskirin. Pêşangeha The ABC of Masterpiece, mezintirîn proje pêşangehe li bajarê Orşelîn Qudsê,
که نزدیکی 120 کارên huneriyên hunermendên herî mezin Rûsî nîşan dide. Ev proje hejmareka parçên huneriyên rengarenk ji mûzexaneyên herêmiyên bajarên Rûsî ji Kaliningrad ta ku Vladivostok kom kirîne. یا سرنجڕاکێش ئەگەر تو بەردەوام لە ناو پێشەنگەهێ بگەڕی دێ گەلێک جاران چیرۆکێن ناکۆکیان بینی دەمێ هونەرمەند شەڕەدەویە دگەل یەک دکن و هەفتوو قبول ناکن وەکی مەلڤیج یەک و شێوازێ سوپرتزم بوو و بووچوونên هونەرمەند لە ڤیتان قبول نەکردن مە حەز کردوان هەردووکان پێک بگەهێنین و هەرێکێ باوەری bi şêwazê xwe hebû û هەرێکێ hunera xwe çêtir didît. روبری پێشانگەهێ ji nêzîkî 33 pîtên alfabetên Rûsî dروست kiriye û her pîtek derbarînê ji mijareka taybet diket. Karên huneriyên cuda hindek caran stayl û serdemên cuda digehîn te êk. Ewên pêşangehê di nirxînin dibêjin. Ev projeyê alfabetayê neçaverekirî harî xelkî diket ku birekeka serençrakêj dikarin pitir li ser her babetekî bizanin. Evê çîrokê bi elfûbêtan gelek bi sanahî kiriye ku bi awayên gelek cuda seredariyê digel îdyeman bigeyn bi rêkeka tevlî hev. Berhemên huneriyên pêşangehê ji sîh mûzexaneyên herêmiyên 29 bajarokên ciyawazên Rûsya înayne û ev karên huneriyên bi biha mêjûya welatî şilûve dikin. Di salên destpêkê de piştî şûreşa Rûsya nêzîkî hemî karên hunerî hatbûne gerantîkirin. Nebtinê li Moskû li St. Petersburg belkû li hemî bajarên herêmê. Li serdemê şera Yekîtiya Sovyet bû ser hunera şiklî gelek karên hunerî ji bajara hatine derxistin û ev ê pitir karîgerî li hunermendên pêşeng kirin. Karên hunermendên pêşeng ji bajarên Dûriyê navenda Rûsya hat neşandin jê galeriya Trîtyakov ji mûzexaneyên Rûsî. Ew ji cihên gelek dûr hat neşandin weke nimûne bêjîn Kandinîskî ji Vladivostok hatine û xweya bûye ku hunermendên pêşengên di asta bilind da ji komara Çûvaşê hatine. Xelk hezir dike ku ev hunera qet nehatiye dîtin lê niha em wan dibînin û şanaziyê pê dikin. Komkirina hemî karên huneriyên pêdivî ji çendîn mûzexaneyan û bi taybet li demê pandemiyê de karekê bi sanahî nebûye û 2 sal pêçûn ta ku ev hemî karên hunerî ji hemî bajaran hatîne komkirin û pêşangeh ta ku 19 hêva 6 2022 de berdewam bî. Bênerên hêja li vê demgişin dawiya vê xelekê û vê gera xwe ya nû di nav bexçê çand û hunera rengîn de hetanî gerek din bimînin di xêr û xweşiyê de li gel silav û rêzînin.